من عاوزهم كوارت ڕابردووی عێراق ڕژێمێک لە دوایەکەکان هەمیشە دەستیان کراوە بۆ لەوەی کە چی بکەن چۆن هەوڵ بدرێ خەڵکی ئەم دەڤەرەوە هەرێمی کوردستان و گەلی کورد بە تایبەتی لەناو ببرێت وە جینۆساید بکرێ هەتا وەکو ئەم تەوقیدێش بەداخەوەی بینین وەکو پێویست لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی ناوچەکەش هەم نەتەوە یەکگرتووەکان هەم لەسەر ئاسی محافینی نێودەوڵەتی بێدەنگ لەسەر ئەو ئاستی ئەو تاوانانەی کە دەرحەق بەگەلی کوورد دەکرێت جینۆسایدی ئەنفال و چیمیابارانی هەڵەبجە و ئەم تاوانانەیش بۆیە ئەمڕۆ ئێمە جارێکی کە بەبیری خەڵکی هەم کوردستان و هەم ناوچەکەەوە هەم جیهانێنینەوە گەلی کووردە لاپەڕەی مێژووی تاوانەیەک لە دوایەکەکانی ڕژێمەکان بەرامبەر بە خەڵکی ئەم ناوچە چەند زۆرن و چەند مەرگە سادبارن هیوا خوازین ئێمە وەکو خۆمان وەکو خەڵکی کورد لە بیرمان نەچێ و جارێکی کێش بەگوێی جیهان نابینەوە ئەو ئێمەین کە لەمەوبەر لەژێر دەستی ئەم ڕژێمانە جینۆسای دەکراین و تاوانمان دەرحەق کراو و زمانی ئایندەشمان نییە گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستانە جارێکی کە ڕوبەڕووی مەرگەسات و جینۆسای نەبێتەوە. تو ئێمە پسەکە سوکار و شەیدام و ئینەنە کە حەقیقەتە ینی ئی جینۆسایدە ئی تەفروت و ناکردەوەی لێنە بەردەی میلەت و کوردێت تا ئیسەی تا ئاروچ بە جۆرە جۆرەکە هەر بەردەوامیش هەن چی لا چۆلا لاو دەسەڵاتە ئیلای ئەو لای خەڵکێتەریۆ بەڵام بەڕاستی دووەلی عالەمی بەعام بەر و وڵاتوەمەوە تا ئیسەسنەش بێدەنگە چی ئینە مەزانێ هەتا تامی ئێمە خەمە گەورەکەمان یێنە کە خەڵک و وەچمە دەسەڵات و وەچمە بەڕاستی تا ئیسە سەری قەزیە هەر بێدەنگە و هەنگامە شتەرمەنی و بەداخەوە تا ئیسەی ئی قەزیەمە هەر بەردەوامەوە. صوت نية أبو سنة وقت سبر إيراك ألو احتسبن أو كوتين ئەو جارێکی کە ئەوە بیر هاوڵاتیانی خۆمان و خەڵکی کوردستان و هەر چوار پارچەی کوردستان و جیهانیش هێنین ئەوە مێژووی ئێمەیە ئەوە مێژوو و مەرگەساتەیەک لە دوایەکەکانی ئێمە ئەنفال و چیمیاباران و ڕاپەڕین و ڕاگواستن و زیندە بەچاڵ و دواتر کاولکردنی لادیەکانمان چەند هەزار لادێ لەم سنوورە لە باشووری کوردستانەوە هەر لە چوار پارچی کوردستانە خابوور ئەکرێ بەڵام کۆمەلگای نێودەوڵەتی و وڵاتانی ناوچەکە و هاوسۆزەکانمان هاوینەکانمان کەسیان لەسەرمان نهاتە جواب بەداخەوە بە بچووکترین هەڵوێست ئەوە تا ئەمڕۆ سەرباری ئەو هەموو مەرگەساتە یەک لە دوایەکانی بەسەر خەڵکی کوردستانایە لێرەوە خەڵک هاوسۆزە بۆی کە بەرامبەر بە گەلێکی ژێر دەستە هەرچی ئەکرێ بەڵام ئێمە خۆمانەوەمان لەبیر چوو و لە سەراستی نێودەوڵەتی و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و وڵاتانی ئیسلامیش هاوسۆز نەبوون لە هیچ کام لە مەرگەساتانی کە ڕوبەڕووی خەڵکی هەرێم خەڵکی گەلی کورد بووەوە لەسەر ئاسی چوار پارچەوە بە تایبەتی باشووری کوردستان جارێکی کە لێرەوە سەری ڕێز و نەوازش بۆ شەیدانی کورد و کوردستان دائانەوێنین بە تایبەتی شەیدانی سیانسی پێنجی هەشتا حەوت ئێوەش زۆر سوپاس